سەرکردایەتی هاوبەشی یەکێتی گۆڕان کۆبوونەوەی بەردەوامی خۆمان هەیە ئەم ئاڵوگۆڕە و ئەم کارەساتەی کە بەسەر گەلی کورد هاتووە پێویستە ئێمە وەکو دوو لایەنی سەرەکی سەر گۆڕەپانەکە دانیشتن کەین و قسەی لەسەرکەین و ڕێگە چارەسەری بۆ بدۆزینەوە. کۆبوونەوەکمان ئەمڕۆ دراسەکردنی وەزعی کوردستان و عێراق و ناوچەکە و دەرەنجامی ئەم وەزعەکە دروست بووە چۆن چارەسەریکەین و کۆبوونەوەکانمان بەردەوامە بێ و کۆبوونەوەیەک باش کرا هەندێک بڕیار درا و پێشنیار کرا و قسەکان ئەبێ ئێمەش بگەڕێنەوە مەکتەبی سیاسی خۆمان دوای هەفتەیەک کەمتر کۆبوونەوەیەکی تریشەکەین بێمە هەوڵ دێن لە ڕێگەی حکوومەت و لە ڕێگەی چاکردنی وەزعی ئیداری خۆمان بەوەوە بتوانین وەزعی درامەتی خەڵک موچەی خەڵک وەزع و چۆنەڵێت چارەسەرکردنی کێشە دارایەکانی ناو چۆنەڵێت حکوومەتەکەمان چارەسەر بکەین بۆ ئەوەی هەمومان شەریک بین لە چارەسەرکردن هەمومان شەریک بین بەرەو پێشبردن هەمومان شەریک بین لەوەی کە کوردستانن هەمومانە بە هەمومانەوە توانین چاکیکەین بەڵام قەیرانێک هەیە ئەبێ شەریک بین لە چارەسەرکردن.